لە میانەی بانگەشەی هەڵبژاردندا لیستی کۆمەڵی دادگەری لە سەرجەم شار و شارۆچەکان هەڵدەستێت بە ئەنجامدانی ئاهەنگ و هەروەها ناساندنی کاندیدەکانی بە سەرجەم هاوڵاتیان و هەروە دەنگدەرانی. لە میانەی بانگەشەکانیدا لە شاری هەولێر هەڵدەستێت بە ئەنجامدانی ئاهەنگێک کە لە چەند ڕۆژی داهاتوودا ئاهەنگەکە ئەنجام دەدرێت و ئامادەکاری بۆ ئەم ئاهەنگە لە ئێستادا بەڕێوە دەچێت و ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر گرنگی ئەنجامدانی ئەم جۆرە ئاهەنگانە و هەروە ناساندنی کاندیدەکانی لیستی کۆمەڵی دادگەری بە هاوڵاتیان و دەنگدەرانی واروەها باز لە ئامادەکاریەکان دەکەین بزانین ئاهەنگەکە لە کوێش بەڕێوە دەچێت بۆ ئەوەی دەنگدەران و هەروەها هاوڵاتیان بتوانن بەشداری لە ئاهەنگەکەدا بکەن بۆ ئەوەی کاندیدەکانی لیستی کۆمەڵی دادگەری بناسن کە لەم تەورەدا گفتوگۆ دەکەین لەسەر ئامادەکاری بۆ ئاهەنگی لیستی 285 کۆمەڵی دادگەری لە هەولێر بە میوانداری ڕووپاک ئەحمەد بە پرسی ڕاگەیاندنی لیژنەی بانگەشە لە هەولێر کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سڵاو لەبێت خات و ڕووپاک، بەیانیت باش. ئەگەر باسێک لەوە بکەی کە گرنگی ئەنجامدانی ئەم جۆرە ئاهەنگانە بە تایبەت بۆ لیستی کۆمەڵی دادگەری لە چیدایە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. دەستان خۆش بێ، سڵای خوای گەورە لە بەڕێستان و هەروەها لە سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵی پێە. دیارە کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە ژمارە 285 بەشدارە و لە هەر سێ بازنەی هەڵبژاردن کاندیدی هەیە و لە بازنەی هەولێر کاندی بە سێ کاندید و بە چەند کاندیدێکی ترتە ئەو سەیان کە ڕێکلام دەکەنەوەی ترکە ڕێکلام ناکەن بەشدارە. و ئێمە لە شار و شارۆچکەکانی تر ئاهەنگمان کردووە، ئاهەنگی دەستپێک لە شاری سلێمانی و بە دوایدا شارەکانی تر ئاهەنگی ڕاگەیاندنی لیست و دەستپێکی بانگەشە و ئاهەنگیان کردو و بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە ئەندام و لایەنگر و دەنگدەرانی کۆمەڵی دادگەری. بۆیە ئێمە دەمانەوێ ئاهەنگێک لە هەولێری پایتەخت بکەین وەکو کۆمەڵی دادگەری. ئەمەش بەروارەکەی لە 5/11/2025 واتە ڕۆژی چوارشەممە ئەو ئاهەنگە ئەنجام دەدرێت کاتژمێر 3 عەسر دەست بە ئاهەنگ دەکرێت بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری مامۆستا عەلی باپیر و هەروەها ئەندامانی سەرکردایەتی و کاندیدەکان لە شاری هەولێر لە بەردەم مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری و چاوەڕێی ئەوە دەکەین کە هەولێر وەک هەمیشە خەڵکی ئیسلام دۆستی ویستووە و وەک هەمیشە خەڵکی دەست بە دەستنوێژی ویستووە بەشداری کارای وەگەرم و گوڕی ئاهەنگی لیستی کۆمەڵی دادگەری بکەن و بەشدار بن لە سەرکەوتنی کۆمەڵی دادگەری. و ئێمە دەڵێن لە 11 سندوقەکانی دەنگدان پڕکەن لە ڕەنگی پرتەقاڵی و دەنگ بە لیستەکەمان بدەن. هەر لە چوارچێوەی ئەمە و لە چوارچێوەی ئەم هەڵمەتە ئێمە ئاهەنگەکەمان ئەنجام دەدەین. ئێمە ڕۆژانە لە چوارچێوەی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن کار و چالاکیمان هەیە بە هەموو ئەو شێوازانەی کە لە هەڵمەتەکان بەکاردەهێنرێن. ئێمە پەیوەندی ڕاستە و خۆمان بە دەنگدەرەوە هەیە، پەیوەندی ڕاستە و خۆمان بە هاوڵاتیانەوە هەیە و ئێمە دەمانەوێ ئەو مەسج و پەیامە بە خەڵکی هەرێمی کوردستان بگەێنین کە ئێمە بووین لە ڕابردوو دەنگ و ڕەنجی ئێوە بووین و ئێمە بووین لە ڕابردوو کە نوێنەرایەتی ڕاستەقینەی ئێوەمان کردووە هەر لە مەڵبەندەکان و ئۆرگانەکانمان بگرە هەتاوەکو نوێنەرانمان لە پەرلەمان و لە حکوومەت و لە پەرلەمانی عێراق هەر ئێمە بووین کە بێ خوێندنەوەی هیچ ئینتیمایەکی حیزبی خزمەتمان بە خەڵکی هەرێمی کوردستان کردووە. دەمانەوێت بە خەڵکی هەولێر بڵێین کە لە بازنەی هەولێر ئەم ئاهەنگە دەکرێت، پێیان بڵێین کە ئێمەین دەست بەسەری یەتیمان و هەروەها دەست بەسەری خانەوادەی هەژار دادهێنین و ئێمەین بەڕاستی هیوایەک دەگەڕێنینەوە بۆ خەڵک. و دەمەوێت ئاماژە بەوە بکەم لەو ئاهەنگە زیاتر ئەو پەیامە ئەگەر بە قسەژ نەبێ بەکردەوە بگەێنین و خەڵک لەگەڵمان بەشدار بێ کە
ئێمە شێوازەکانی خزمەتکردنمان چۆن بووە ڕاستە و خۆ بە خەڵک ئەوە هیچ کە نوێنەرەکانمان لە پەرلەمان بەردەوام لە بەرەی خەڵک بوون بەردەوام بەرەی خەڵکیان هەڵبژاردبوون سزادراون لەسەر ئەوە و لە حکوومەت بەردەوام خۆمان بە خزمەتکاری خەڵک زانیوە بۆیە دەمانەوێ ئەوەش بگەێنین کە ئەوە هەر ئێمەین بە هەردوو دەستگای سۆمای چاوان و هەروە بەخشین زیاتر لە 1000 خانەوادە مانگانە موچە وەردەگرێت لە لای ئێمە و هەروەها مانگانە 100 ملیۆن دیناردا بەشی سەر خەڵکی هەژار و لێ قەوماوی هەرێمی کوردستان دەکرێت ئێمە نە حکوومەتی نەبوو جەمان هەیە لە حکوومەت و نە دەسەڵاتمان لە دەستە کەچی لە ڕێی خەڵکی خێرخواز ئەو هەموو هاوکاریە دەگەێنین بە خەڵکی هەژار و لێ قەوماو چونکە ئێمە بە حەقیقی خۆمان پێ نوێنەری خەڵکی هەژار و لێ قەوماوە لەبەرەوەی پێمان وایە خەڵکی هەرێمی کوردستان هەرکە لە شاخ بووین قوربانی داوە تاوەکو ئێستا کە ئێمە حکومڕانی کوردیمان هەیە لە شار ئێستاش قوربانی دەدا لە دەست ئەو حکومڕانیە کوردیە کە خەڵک خەباتی بۆ کرد شەهیدی دا خوێنی ڕەش بۆی لە ساییدا بحەسێتەوە بەڵام بەداخەوە لە ساییدا دەسەوسێتەوە. باشە خات و ڕووپاک ئێمە لە میانەی ئەم بانگەشەیەدا ئاهەنگی لیستەکانی تری لایەنەکانمان بینی کە زۆر جار بە زەبری هێز و بە داخستنی قوتابخانە و فەرمانگەکان خەڵکیان کۆ کردەوە بۆ بانگەشەکەیان ئەوە بینیمان یعنی کاندیدەکانیان بڕەداهاتێکی زۆر زۆریان بۆ خەرج کراوە بۆ ئەوی کە بانگەشە بۆ خۆیان و بۆ لایەنێکی خۆیان بکەن. ئەمە لەناو کۆمەڵی دادگەری شاوایە خەڵک بە زۆر ئێهێنن بۆ بانگەشەکانیان و تا چەندێک کاندیدەکانی ئەوان لە ڕووی داراییەوە خزمەت کراون و ئیتر با بڵین هاتوونەتە سەر حازری کە بانگەشە بۆ خۆیانگەنیان ئەوان لەناو خەڵکان خۆیان پێویستیان زۆر بم جۆرە لە بانگەشەیە نییە کە زۆرم لێی بێت و خەڵک ناچار بکەن بە دەنگدان پێیان. بەڵێ وەڵاهی پرسیارێکی جوانت کرد پرسیارێکی جەوهەری خۆی ئەوانە بەڕاستی دوو هێزی دەسەڵات بە تایبەت ئەوانە بە زەبری هێز بە چاوسورکردنەوە دەیانەوێ ئاهەنگەکانیان قەرەباڵغ بکەن و خەڵک ینی بە زۆرم لێ دەهێنن بڕۆ لە فەرمانگە حکومیەکان فەرمانگەی حکومی بەکاردەهێنرێ بۆ بانگەشەکردن پاس دەگیرێ هەرچی کارمەندە دەبێ بێت بۆ هەڵمەتەکانیان یاخود بۆ ئاهەنگەکانیان وە لە قوتابخانەکە مامۆستایان دەبن قوتابیان دەبن لە زانکۆکان قوتابیان دەبن یعنی بە زەبر باوەڕکە چون کارمەندی پاککەرەوە لە پارکەکان کارمەندی پاککەرەوەیان کۆ کردوتەوە بردویان بۆ ئاهەنگەکانیان لەبەرەوەی دڵنیان کە خەڵک لەوان ڕازینیەوە بێزارە لە زوڵم مستەمی ئەوان بۆیە ئاهەنگەکانی قەرەباڵغ نابن ئەگەر بەو شێوەیە نەکەن ینی بە زەبر و زەنگ نیکەن من تەنها دەڵێم یەک داواکاریم هەیە دەڵێم یەک هەڵبژاردن دەرفەت بدەن ئەو خەڵکە ئەوەی کە لە ناخیەتی بیخاتە ناو سندوق واتە ئینتیمای بۆ چێە و چێ بە دڵ خۆش دەوێ بێ هیچ چاوسورکردنەوەیەک بێ هیچ فشار خستنە سەرێک بێ هیچ بەکارهێنانی هێزێک بزانم حەزمی ئەوان چی لێ دێت چەند بچووک دەبنەوە یان بێ هیچ تەزویراتێک چونکەمە ئێستا قۆناغی بانگەشەیە دوای قۆناغی دەنگدانیش دێت یعنی بێ ئەوەی هیچ چاوسورکردنەوەی بەس بۆی حەزمی خۆیان بزان بەڵام تەحمولی ئەوە ناکەن لەبەرەوەی خەڵک هەتا پێیان کراوە خەڵکیان چەپساندۆتەوە هەتا پێیان کراوە چاویان لە خەڵک سوور کردوتەوە معقولە من لە ڕاگەیانێکی تریش باسم کرد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریم پێشتر پەرلەمانتار بووم کەچی لە ناوچەکان و پەیوەندیم پێوە بکرێ بڵند کاتت نوێ کردوتەوە دەنگ بەچێ دەدەی یعنی ئەندامی سەرکردایەتی پەیوەندی پێوە بکرێ یعنی هەستاون لیستیان وەرگرتووە بێ ئەوەی بزانن چێ نییە پەیوەندی دەکەن یعنی کەس نەماوە لەو هەولێرە پێم وایە پەیوەندی پێوە نەکرێ ئەگەر تەنها ئەوەی کە خۆی ناسان بێ کە من وەڵام ئەو بم ئەندامی سەرکردایەتیم و هەر کۆمەڵی دادگەری و دوایە وچ پەیوەندی بەوانەوە هەیە کە ئێمە دەنگ بەچێ یاخود هاوڵاتی دەنگ بەچێ دەدات چونکەوە بە پێی یاسا خڕوقاتێکی قانونیە هیوادارم کۆمیسیۆن بێتە سەرخەت لەبەرەوەی مەسەلەی دەنگدان شتێکی نهێنیە بۆیە بە نهێنیش دەدرێ ئەگی ناخۆ خەڵک بە ئاشکرا دەنگی دەدا بۆیە بە نهێنی دەدرێ ئەوە مافێکی تاکە شەخص و تاکە کەسیە کە نابێ پێشێل بکرێ تەدەخولی مافی تاکە کەسیە کە ئەوان دەیکەن بەڵام ئەوان وەکو
فشارخستنە سەرێک بۆ دەنگدەر کە دەنگ بە ئێمە نەدەی ئێمە موچەت دەبڕین چکە وەهمێکیان لە لای خەڵک دروست کردووە گەر دەنجیان پێ نەدرێ ئەوە دەنگ بەو هێزانە نەدرێ و موچیان دەبڕدرێ بەڵام پێم باشە بەڕاستی و داواش دەکەم خەڵک هۆشیار بێتەوە لەبەرەوەی تۆ کە موچەت پێ دەدرێت لە مقابلی ئەوە دەوام دەکەی لە خۆ دەوام بۆ حیزب ناکەی بۆ حکوومەت دەکەی بۆ بەڕێوەبردننی ئەو فەرمانگەیەت دەکەی کە مۆزەفی تێیدا یعنی لە بەرامبەرەوەی کە خزمەت دەکەی پارەت پێ دەدرێ ئەوە نییە یعنی حیزبێک بێ خێرت پێ بکە تۆ بێ ینی بەڕاستی منەتیەوەت بەسەردا بکە بڵێ موچەت پێ دەدەم و دەمەوە بخەمە ڕوو ئەو پارە زۆرەی کە لە بانگەشەکان سەرفی دەکەن بابێن بیدەن بە خەڵک بابێن بیدەن بە موچە کە موچەخۆر لە 2013ەوە هیچ مانگێک نییە هیچ ساڵێک نییە دو سێ موچەی لێ نەخورێت دو سێ مانگی یعنی جا بەناوی لێبڕینە بەناوی پاشەکەوتە ساڵ هەبووە لە دوای 2013 ساڵ هەبوو تەنها 7 موچە درراوە ساڵ هەبووە تەنها 5 موچە درراوە ئەو هەموو پارە زۆرەتان کە ئێوە خستوتانە ناو کۆمپانیەکانتان و خۆتان پێ دەوڵەمەند کردووەرن بیدەن بە موچەخۆر دەمەوێت بەڕاستی ئاماژە بەوەش بکەم کاندیدەکانیان من لە ساڵی پار کە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کاندید بووم و کەم تا زۆر ئاگاداری بارودۆخی کاندیدانی ئەوانیش بووین و ئێستاش کە لە لیژنەی باڵای هەڵبژاردنم دەمەوێت ئەوە بخەمە ڕوو کە کاندیدەکانی دوو حیزبی دەسەڵات بە دوو کاندید ئەوەندەی ئێستا کە ئێمە لە بەردەستمانە بۆ هەڵمەتی هەڵبژاردن وەکو هەموو حیزب وەکو هەموو حیزب و هەموو کاندید و هەموو ئۆرگان ئەوەندەی دوو کاندیدی دوو حیزبی دەسەڵاتە پارەکەی یعنی کاندید هەیە ئەوەندەی دوو بازنەی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری پارەی سەرف کردووە باشە پێیان دەڵم ئەو پارەتان لەکوێ هێنا ئەی بۆ کۆمەڵی دادگەری پارەی نییە ئەی بۆ کۆمەڵی دادگەری یعنی ئەوەندەی کاندیدێکی ئێوە پارەی لەبەردەستە بۆی هەڵمەت پێ بکات ئەو هەڵمەتەش دەکا و خەڵکە دڵسۆزەش دەبینین کە چەند بە دڵسۆزی بە گوڕوتینەوە دێ ئیش دەکا بۆ کۆمەڵی دادگەری بۆی لیستەکەمان سەرکەوێ بۆیە ئەوان بەڕاستی خەبیرن لە تەخشان و پەخشانکردنی پارەی ئەو میلەتە ینی ئەوەی کە چەند ساڵە کۆی دەکەنەوە دێن لە هەڵمەتەکان سەرفی دەکەن یعنی هەر باوەڕکە گەیشتۆتە ئەو حەدەی کە دەنگ دەکردرێ دەنگ ینی دەنگ بە $100 کراوە ئەنجا نرخی بەرز بۆتەوە خەریکە بیخەنە مزایەدە و شتیوە یعنی بە $100 کراوە بە 200 بە $300 یعنی تو واد لێبێ ئەوەندە بچووک ببیەوە بچووک بوونەوە حیزبانەیە ئەوەندە بچووک ببیەوە خەڵک ئیتیمای بۆت نەبێ بێیز بە زەبری هێز بە زەبری چاوسورکردنەوە بە زەبری پارە دەنگ بکڕی ئەوە بەڕاستی شوورەیە بۆ چەند حیزبێک کە حکومڕانی ئەو وڵاتەن و حکومڕانی ئەو وڵاتەیان بەدەستە خات و ڕووپاک لە سایەی ئەم دەسەڵاتەوە خەڵک بێبژێوی کراوە خەڵک بێ پارە کراوە خەڵک خزمەتگوزاری نییە و خەڵکانێکی زۆر هەن کە بێهیوا بوون لە هەڵبژاردن و لە دەنگدان و ئەوەی کە دەڵێن ناچینە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ نادەین چونکە ئەگەر حکوومەتێکی دیکە یاخود کەسانێکی دیکەش بن بە هەمان شێوە دەبێت بەڵام لەم نێوەندەدا چەندین کەسی هیوا بەخش هەیە چەندین کەسێک خزمەتی خەڵکی دەکات هەر لەوانە لە کۆمەڵی دادگەریدا بوونیان هەیە کە خزمەتێکی باشی خەڵکیان کردووە بێ ئەوەی هیچ بەرامبەرێک وەربگرن ئێوە تا چەندێک هیوا دەدەنەوە بە هاوڵاتیان و بەڕای گشتی بەوەی کە بێ هیوا نەبن و هەروەها داهاتوویەکی گەش لە دەرەوەی ئەم حیزبانی دەسەڵات چاوەڕێیان دەکات دەمەوێت بەڕاستی لە بەش یەکەمی قسەکانت دەست پێ بکەم بۆ وەڵامدانەوە کە کوتت چەند خەڵک دەستگیر کراوە چەند خەڵک چاوی لێ سوور کراوەتەوە فشا خراوەتە سەری ئێمە ئێستا لەوانەیە لە چاکسازیەکان خەڵک گوێبیستمان بێ و چونکە ئەوانیش حتمما تیڤ و ئەوانیان لەلایە و گوێبیستی بەرنامەکانمان دەبن با لە خولی ڕابردوو ئەوان شاهیدیمان بۆ بدەن کە چێ بوون سەردانی چاکسازیەکانیان دەکرد لە معاناتی ئەوانیان دەکۆڵیە و کەیسەکانیان دەهێنایە و دەیان خستەوە بەردەم مەحکەمە و بەرگریەی لێیان دەکرد تەنها ئێمە بووین تەنها ئەندامانی پەرلەمانی کۆمەڵی دادگەری بوون کە بەردەوام ئێمە لە چاکسازیەکان بەدواداچوونیان بۆ دۆخی چاکسازیەکان دەکرد و بەردەوام بۆ ئەوانەی کە بەناحەق گیراون
لە دوای دۆسیەکانیان بووین و دەمان بردنەوە بەردەم حاکم و تەمیزمان بۆ دەکردنەوە بە دوواداچوونمان لە کەیسیان دەکرد لە دادگاکان لە دادبینیەکانیان ئێمە ئامادە دەبووین و فشارمان دەکرد و بەسەرجەم ڕێکاری پەرلەمانی ئێمە بەردەوام بووین لە داکۆکیکردنیان و بەڕاستی خۆشبەختانە چەندین سزادراو یان دەستگیرکراو یان تەوقیفکراو بە هەوڵ و هیممەتی ئێمە بەردراو و ئازاد کرا و لە بەشی تری قسەکانت کە باست کرد کە هیوایەک هەیە بەڵێ چەند کەسێک هەیە کە هیوا دەبەخشنە خەڵک لەو بێ هیواییە بۆی خەڵک نەجاتی ببێ خەڵک بە شێوەیەک نەحەقی نییە کە بێ هیوا بێ لە دەسەڵاتدارانی کورد کە ئێستا حکومڕانیان بەدەستە بەڵام نابێ خەڵکیش ئەوە لە بیر بکا کە ئێمە بەو مەقعدەکەمەی پەرلەمانیە توانی ومانە چەند کاریگەریمان هەبێ ئێمە لە پەرلەمانی کوردستان خاوەنی 7 کورسی پەرلەمانی بووین و لە پەرلەمانی عێراق خاوەنی 1 کورسی پەرلەمانی بووین واتە بە هەردوو پەرلەمان 8 نوێنەرمان هەبووە کە نوێنەرایەتی خەڵکیان کردووە بەڵام من لە خەڵک پرسیار دەکەم ئایا ئەو 8 کەسە لە هەردوو پەرلەمان حەجمی چەندی کاری پەرلەمانتاریان کردووە ئێمە لە پەرلەمانی کوردستان بە 7 کورسی پەرلەمانی توانیمان سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بێنینە پەرلەمان و لێپرسینەوەی لەگەڵ بکەین پرساندنی بۆ بکەین کە لە مێژووی پەرلەمان دووەم جار بوو پرساندن بۆ سەرۆکی کابینە بکرێ ئەی باشە ئەمە دەستکەوت نییە ئەی باشە ئەوە گەورەیی و بەهێزی ئەو فراکسیۆنە پیشان نادا کە بە 7 کورسی پەرلەمانی ئێمە توانیمان ئەوە بکەین چەندین یاسا لەسەر دەستی فراکسیۆنی کۆمەڵ دەرچووە لە پەرلەمانی کوردستان کە هەمووی لە بەرژەوەندی خەڵکو و هەروەها ڕاستە و خۆ پەیوەست بووە بە چارەسەرکردنی معاناتی خەڵک باشە ئەوە دەستکەوت نییە بۆ کۆمەڵی دادگەری و هەروەها خزمەت نییە بە خەڵکی هەرێمی کوردستان کە لە هەر جێیەک معاناتێک هەبوو بێ لەسەر شەقام ئێمە لەگەڵیان بووین بەرگریمان لێ کردوون داواکاریەکانی سەر شەقاممان بردۆتە ناو هۆڵی پەرلەمان بە پێشنیازە یاسا پێشکەشی دەسێ سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە ئەوە هێز و قووەت نییە بۆ نوێنەرانی ئێمە کە توانیمان خۆشبەختانە یاسایەک دەربکەین لە پەرلەمانی کوردستان یاسای کار هەموار بکەینەوە کە ڕێژەی کار لە 175 لە کۆمپانیاکان بڕەخسێندرێ بۆ کرێکارانی خۆماڵی نەک ئێمە هەر بین کرێکاری بیانی بێنین دوای بەدواداچوون بۆ ماڕوون بووەوە کە کرێکاری بیانی کە دێ لەبەر چ ئەوان ئەوەندە خواستیان لەسەرەوەی کرێکار بێنین لەبەرەوەی 4 کۆمپانیا هەبوون 2 لە زۆنی زەرد 2 لە زۆنی سەوز ئەو 4 کۆمپانیایە کرێکاریان دێنە بۆی ئەو ڕسوماتی کە پێیان دەدرێت کۆمپانیەکان لی سوودمەند بن بەڵام لە بەرامبەر ئەوەدا خەڵکی ڕەش و ڕووتی ئێمە گەنجی ئێمە کە لە زانکۆ تەخەڕوز دەکا بێ ئیش بێ و بچێ لە سەرجادە بکەوێ یاخود بڕوا بۆ هەندەران و لە دەریای ئیجەدا بێتە قوربانی و بخنچێ ئەوە هەر ئێمە بووین لە کەیسی بێ سەر و شوێنانی ئەو گەنجانی کە کۆچ دەکەن ئێمە بە دوواداچوونمان کرد و نێنەرمان نارد و بۆ بە دوواداچوونیان بۆ دەرەوەی وڵات و کاروبارەکانمان بۆ ڕێک خستن و لەگەڵ خانەوادەکانیان لێرە لەسەر خەت بووین ئەوە هەر ئێمە بووین بەڕاستی چەند ڕێکخراوێکی هاوڕەگەزبازی و ڕێکخراوی ئیلحادیمان داخست ئەوە هەر ئێمە بووین یاسای توندوتیژی خێزانی نەمان هێشت دەرچێ لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە نەبێتەوە هۆی هەڵۆشانەوەی خێزانەکانمان ئەوە هەر ئێمە بووین لە ناو هۆڵی پەرلەمان بەرگریمان لە ئاینی وانەی پەروەردەی ئیسلامی کرد کە نابێ بەشێکی لێ تەرک بکرێ و بەشێکی دەرویت پێ بدرێ کە ئاینی تر بخوێندرێ بەڵام ئێستا بەداخەوە لە غیابی ئەو پەرلەمانە موزەیفە و دیزاین کراوە ئێستا دەبینین داوا دەکرێت ڕۆژێک بە بیانووی ئەوەی کە دەرسی یۆگا بخوێندرێ ڕۆژێکیان دێن وانەی کارامەیی و هەروەها بەها کۆمەڵایەتیەکان دوو بە شەوانە زیاد دەکەن لە بری ئەوە دەستیان بۆ بردووە بۆ پەروەردەی ئیسلامی ئەویدا لە هەفتەی 1 بە شەوانە دەخوێندرێت و لە بری ئەوە داوێتیان بە منهەجێکی تر باشە دەرز بڕان بوو هیچ دەرسێکی تر نەما بوو کەم بکرێتەوە تەنها پەروەردەی ئیسلامی نەبێ بەڵام ساڵێکە نە نوێنەرایەتی هەیە و نە پەرلەمانمان هەیە و نە کەسێک هەیە بەرگری لەمە بکە و نە کەسێک هەیە بە دوواداچوون بۆ حکوومەتێکی کاربەڕێکەر بکە کە سەڵاحیەتی ئەوەی نییە کە دەسەڵاتی ئەوەی نییە بێ منهەج پەرچکە خۆی لە ئەسڵدا
ماوە یاسایی بەسەر چووە و شتێک نەماوە بە حکوومەتێکی بەنای حکوومەتێکی قانونی و کە بێ ئێستا ئیدارەی کاروبارەکان بکە. لە کۆتاییە چیت هەیە بە خەڵکی کوردستان تا چنێک گرنگە هاوکار و دەستگیرۆی ئەو کەسانە بن کە بە ئەمانەتەوە دەیانەوێت نوێنەرایەتی خەڵک بکەن و ئەگەر دووبارە بکەیتەوە ئاهەنگەکە ئەگەر کەسێک تا ئێستا گوێی لێ نەبووبێت لەکوێ بەڕێواچە بۆی ئەگەر ویستیان بەشداری بکەن لە سەرخستنی کاندیدان و لیستی کۆمەڵی دادگەریە دووبارە بەشدار بنەوە لەگەڵتان. داوە لە هەموو خەڵکی دەست بە دەستنوێش، خەڵکی محافزکار پارێزکار و خەڵکی بەڕاستی مەبدەئی دەکەم لە هەولێری پایتەخت بەشدار بێ لە ئاهەنگی لیستی کۆمەڵی دادگەری لە 5/11/2025 واتە ڕۆژی چوارشەممە ئەم چوارشەممەیە بەڕێوە دەچێت لە بەردەم بینای مەڵبەند. بینای مەڵبەندیش دەکەوێتە سەر شەقامی کۆیە لە پشت پارکی کانیا واتە پارکی کانیام دەکەوێتە پشتی و مەڵبەند بەرامبەریەتی لە بەردەم ئەو ئاهەنگەکە دەکرێت و داوە لە هەموو خەڵک دەکەم کە لایەنگر و هەروە پشتیوانان و سەرخەرانی لیستی کۆمەڵی دادگەری بەشدار بن لەگەڵ ئێمە و ئێمە ئەو پەیامانەی کە پەیامی خزمەت بوونە بە خەڵک ئێمە لەوێ دەیگەێنین و لەوێ بەڵێن دووپات دەکەینەوە کە ئێمە خزمەتکاری خەڵکی خۆمانین، ئێمە ڕەنگ و دەنگی خەڵکی خۆمانین و هەموو خەڵکی هەرێمی کوردستان بەهی خۆمان دەزانین و بێ گوێدانە ئینتیمای حیزبی ئێمە خزمەتمان بەڕۆڵەی ئەم گەلە کردووە. ئێمە هەر لە منداڵیەوە منداڵان پەروەردە دەکەین و تا دەگەن بە قۆناغی زانکۆ. لە زانکۆش ئێمە بەرنامەی پەروەردەیمان هەیە بۆ گەنجان و لە دوای زانکۆش کە دەچێتە قۆناغێکی تری هاوسەرگیری ئێمە نوێنەرایەتیان دەکەین لە پەرلەمان و هەروەها لە حکوومەت کە بەشدار بووین لە ڕابردوو ئێمە لەگەڵ ژان و ناسۆرەکانی خەڵک بووین و بەردەوام بەرگریمان کردووە لە قوت و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی بەگشتی و بۆیە ئێستا ئێمەش داوا دەکەین لە خەڵک کە هەروەک چۆن ئێمە لە ڕابردوو لەگەڵ بەڵێنەکانمان ڕازگۆ بووین و ئێستاش بە دروشمی لەگەڵتاندا ڕازگۆین بەشدارین لەم هەڵبژاردنە و ئەم دروشمەمان دووپات دەکەینەوە کە لە داهاتووش ئێمە هەر لەگەڵیان ڕازگۆ دەبین و لەژێر ڕۆشنایی ئەم دروشمە ئێمە داوا دەکەین کە خەڵک دەنگمان پێ بدا و خەڵک بەشدار بێ و پشتیوان بێ بۆ سەرخستنی لیستەکەمان و بەشدار بێ لە ئاهەنگەکەمان کەمە بەشێکە لە سەرکەوتنی لیستەکەمان چونکە لە هەولێری پایتەختە هەولێری ئیسلام دۆستە لە هەولێری پارێزکارە کە هەولێر و هەولێریەکان خەڵکی دەست بە دەستنوێژیان خۆش دەوێت و خەڵکی دەست بە دەستنوێژیان دەوێت. دەست خۆش بێخوا. بەڵێ سپاس بۆ ڕووپاک ئەحمەد بەرپرسی ڕاگەیاندنی لیژنەی بانگەشە لە هەولێر. سپاس بۆی کە لەگەڵمان نابوویت.